خەما دەمێکە سەر هەڵێنات چاوێکم لێکە تێکشکاوم لا نەبوونی تۆ پێی بڵێن دەیوام لێ ناکە دڵم هەمووی خەما دەمێکە سەر هەڵێنات چاوێکم لێکە تێکشکاوم لا نەبوونی تۆ پێی بڵێن دەیوام لێ ناکە من دڵم تاک دەبێ دنیام بێداگ دەبێ بۆ چاوەکانت هەر خەیاڵ مانگ دەبێ وەک شەوازاگ دەبێ قاقەولەکانت من دڵم تاک دەبێ دنیام بێداگ دەبێ بۆ چاوەکانت هەر خەیاڵ مانگ دەبێ وەک شەوازاگ دەبێ قاقەولەکانت سەرمەستی ڕێبازی تۆ چۆکی خەمم ناگرماژنۆ فیدایی بوونت گشت خەمەکانم گەرچی نەمێنم من سەرلانۆ سەرمەستی ڕێبازی تۆ چۆکی خەمم ناگرماژنۆ فیدایی بوونت گشت خەمەکانم گەرچی نەمێنم من سەرلانۆ من دڵم تاک دەبێ دنیام بێداگ دەبێ بۆ چاوەکانت هەر خەیاڵ مانگ دەبێ وەک شەوازاگ دەبێ قاقەولەکانت من دڵم تاک دەبێ دنیام بێداگ دەبێ بۆ چاوەکانت هەر خەیاڵ مانگ دەبێ وەک شەوازاگ دەبێ قاقەولەکانت من دڵم تاک دەبێ دنیام بێداگ دەبێ بۆ چاوەکانت هەر خەیاڵ مانگ دەبێ وەک شەوازاگ دەبێ قاقەولەکانت محەممەدیان فەرهاد